لە بازاری قەزای سەی ساڵە جموجۆڵێکی بەرچاو دەمرنێت بۆ کڕین گیای بەهارە. ئەم بازرگانیە وەرزێ بزوێنەرێکی کورمەودای بازار و هەلیکار بۆ سەدان کەس دەرەخسێنێت کە چاوەڕی هاتنی ئەم وەرزە دەکەن. تاوەکو لە ڕێگەی ڕەنجی دەستی خۆیان و بەرهەمی سروشتی و بژێوی ڕۆژانەی خێزانەکانیان دابین بکەن. جابارەکان هەر هەمویان فرۆشیان هەیە، خواستیشان لەسرە، بە تایبەتی کنگر و بەڕەزا زیاترە و قارچیش هەمویان خواستیان هەیە، هەمویان چونکە سوودمەندن بۆ لەشی مرۆڤ. فەسڵی بەهارێت زۆرە لە خەڵکی جانی بژێوی ژیانەکە سەرم جیابەهاریانە سابڵێ ئەم سەرپرسی سایقابێ بە بازاری جیابەهاریەکان. جیابەهاریەکان زیاتر لێرە کنگر و قاچک زۆرە فرۆشە. هازمان هەیە، مەنێمان هەیە، قاچکمان هەیە، کنگرمان هەیە، ئیتر بەڕەزامان هەیە. لە کوێستانەکان وەک سوورێن، وەک سووری پێنجوێن، قاچک و هەموو جیابەهاریەکان هەیە. خەڵکێکی زۆر بژێوی لەسەرم هەیە. کنر خواستێکی زۆری لەسرە، زۆربەی خەڵک لەم وەرزەیە کنگرە خوات. بۆ زۆرێک لە وڵاتیان بەهار تەنیا گەشت و سەیران نییە، بەڵکو وەرزێکی زێڕینە بۆ پەیداکردنی بژێوی. لەگەڵ یەکەم چەکەری گیابەهاریەکان سەدان گەنج و ژن و پیاوی کاسبکار ڕوو لە کوێستانەکان دەکەن. ئەم کارە هەرچەندە مادووبوونێکی زۆری پێوە دیارە، بەڵام سەرچاوێکی گرنگی داهاتە بۆ زۆرێک لە خێزانەکان. وڵی بەعام خەڵکی سێ سادق ڕوو لە ئەم بناری سوورێن و منتیقەی گوڵان و نامپارێزەکەن بۆ گیابەهاریەکان. ئێمەش لێرە غوژە ئەکڕین، کنگرەکڕین، هازەکڕین، گۆزروانەکڕین، بەعام هەموو گیابەهاریەکان ئەکڕین و خەڵکێکی زۆریش بە تایبەتی بە شوێن گیابەهاریەکانەوە و خواستێکی زۆری لەسەرە و نرخەکانیش لەسەرەتاوە بە چونکە شتەکە کەمە با بڵین گیابەهاریەکان هەر لە کنگر و هاز و ڕوستە و گۆزروان و ئەمانە سعریان بەرزە، هەتاوەکو وەگاتە ئەوەی کە وردە دابەزێت. کنگر لە 3000 دینار 3500 دەست پێکە، هەتا ئەم دقەی کە 1000 دینار 1000 ڕوبعەکە. باری یەکەین بۆ هەولێر، بەشێکمان بۆ هەولێری بارەکەین، بەشێکمان بۆ سلێمانی بارەکەین. ئیتر ئەوەی کە باری گەورەیە و باری زۆر ئەکرێت زیاتر بۆ هەولێر ئەچێت، بۆ منتیقەی هەولێر. سەرەتا بەخێر بێن، سەرچاوماتن، ئەزیێتان کێشاوە. سپاس بۆ خوای گەورە، ئەمساڵ بڕی بارانێکی باش باریوە، بەروبەوە گیایەکانمان زۆرە. ئەلحەمدولیلا خەڵکێکی باشیش ئەڕواتە دەرودەشت و ئەم گژوگیانێنت و ساقیەکەنەوە و بژێوی ژیانین لەسەر دابینەکەن تا حدێک بۆ خەڵکانی فەقیر و کەم دەرامەت شتێکی زۆر باشە ئەلحەمدولیلا. ئیتر ئێمەش وەکو لێرە لە دەستی ئەوانی وەرەگرینەوە و بە دەستی دووبارێکین بۆ هەولێر و بۆ مووسڵ و بۆ سلێمانی و ئێمەش تقریبان بژێوێکمان کەوتۆ سەر ئەمەوە. لە سەی سایق ڕێژەیەکی زۆر کنگری تایە بە هۆکاری ئەوەی ناوچەیەکی شاخاویە و ناوچەکەمان دەوڵەمەندە بە هەموو جۆرە گژوگیایەکی تایە ئەلحەمدولیلا و خەڵکانێکی زۆری شیاتیا لێرە زۆر ئیشکردن و ماندوور ناسانە هەوڵەدەن بژێوی ژیانی خۆیان لەسەر دابینەکەن. وەرزی بەهار کورتە و تەمەنی گیابەهاریەکانیش کەمە، بەڵام ئەو تاموبۆنەی کنگر و گیاکانی تری وەک پیشک، گۆزروان و ڕێواز و هاز و گیادۆخەوە بەڕەسە و ئانی دیجێ دێڵن تا بەهارێکی دیکە لە دێوەریاندا دەمێنێتەوە. لەناو هەموو گیابەهاریەکاندا کنگر پێگەیەکی تایبەتی هەیە و وەک یەکێک لە پڕفرۆشترین بەرهەمە وەرزیەکان دەبینرێت. سوێب محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سەی سادق.